کاتێ ئەبوو موسای ئەشعەری هاوڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە شاری کوفە دەبێ، ڕێگەی بازار و ڕێگەی مزگەوتی دەبێ بە بەردەم ماڵی والی ئەو شارەدا تێپەڕێ. بۆیە لێ پرسن بۆچی تۆ نەک تەنانەت ناچیتە نێو دارولخەلافە و ناو کۆشکی والیەوە، تەنانەت بۆچی بەو ڕێگەیەشدا هاتوو چۆ ناکەی؟ ئەبوو موسای ئەشعەری دەفەرمێ ئەوەی کە من محتاجیم و ئەوەی کە من دەمەوێ لای ئەوان دەست ناکەوێن، ئەوەش کە ئەوان دەیدەن بە من نامەوێ و هیچ سوودێکی بۆ من نابێت. ئەگەر لەم سەردەمەدا لە نێو میراتگرەکانی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم و لە نێو میلەتی کووردا بمانەوێ کەسێک هەبێ وەکو ئەبوو موسای ئەشعەری پەنجەی ئاماژەی بۆ درێژکەین، ئەوە ئەگونجێ مەلا حەسەنی دزڵی، زانا و عالم و مەلا و قازی و هەروەها شاعیری هەڵکەوتوی میلەتەکەمان بۆ ئەو مەبەستە وەکو ئەڵێ کاڵا بەبەری باڵا بێت. خۆی لە یەکێ لە شێعرە زۆر جوانەکان یادەفەرمێ من هەڵۆی لووتکەی بەرزی داڵانیم، هەرگیز وەک قاڵاو ناکەومە چینە. ئەم مەلا حەسەنی دزڵیە تیشکێک دەخەینە سەر ژیانی، سەر شێعرەکانی، سەر زانایی و ڕەوانبێژی و حەق بێژیەکەی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. لەگەڵ زۆر بەڕێز جەنابی مامۆستا سالم ئەحمەد، شارەزا و نووسەری ئەدەبیاتی کوردی و شارەزاتر لە شێعر و ژیانی مەلا حەسەنی دزڵی، تیشکێک دەخەینە سەر ژیان و کەسایەتی و بلیمەتی مەلا حەسەنی دزڵی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. مام سالمیان زۆر سپاس دەکەم، سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی. بەڵێ سپاسی ئەوە ئەکەم بەخێر بێن یاخوا پێشەکی بەخێر بێن سەر چاو. بەڕاستی جێگەی دەستخۆشیە کە ئەوە هەڵاسن بە ئەرک و واژبی خۆتان بە زیندووکردنەوەی مێژووی پرشنگداری ئەم میلەتەوە ڕۆشنکردنەوە و ناساندنی ئەم کەسایەتیە بەڕێزانە کە بەڕاستی وێنەیان کەم بووە لە ناو میلەتی کوردە. ڕاستەکەی زۆر سپاس دەکەم قوربان. با سەرەتا تیشکێک بخەینە سەر مەلا حەسەنی دزڵی، چونکە بەداخەوە کورد تا ئێستاش وەکو گۆرانی شاعیرە بەڵێ دیارە لە ناو قەومی بەسیتە قەدری سنعەتکار، وەکو عەکسی قەمەر وایە لە ناو حەوزێکی لیخندا. تا ئێستا کورد کەم توانی بێتی بلیمەت و زانا و هەڵکەوتوەکانی خۆی بناسێ. مەلا حەسەنی دزڵیش ئەگونجێ ناوێکی گومناو بێ، ناوێکی تۆز لەسەر نیشتوو بێ، ناوێک بێ کەم کەس بیستویەتی مەگەر توێژێک لە ئەدەبدۆستان و شارەزایانی ئەدەبی کوردی. مەلا حەسەنی دزڵی کێیە، کەی و لەکوێ و چۆن ژیاوە؟ مەلا حەسەن کێیە؟ مەلا حەسەن بە پێی فەرمایشتی مامۆسای بەڕێز کە دیوانەکەی کۆ کردوتەوە، مامۆسا ئەحمەدی نەزیری ئەفەرمێ ناوی حەسەنە، کوڕی مەلا محەممەدە و مەلا محەممەد کوڕی محەممەد ڕەزایە، نازناوی هجریە. لە ساڵی 1275 کۆچی مانگی لە دەی وەیسیاوە لە بنەماڵە مەردۆخیە ئاین پەروەرەکان لە هەورامان هاتووەتە دنیا و لەدایک بووە. دایکی ناوی شاپەروەرە، ئەویش لە مەردۆخیەکانە، لە بنەماڵەی مەردۆخیەکانە. بڕێک دەڵێن ئەم بنەماڵەیە زۆریان لە 99 پیری هەورامانن. مەردۆخیەکانی هەورامان ئێستاش خەریکی خزمەتی دین و مەلا و خەتیبی هەورامان لەو بنەماڵەیە. بە پێی فەرموودەی مەلا شەریفی برای، یعنی مامۆستا شەریفی برای مامۆستا مەلا حەسەن، کە لە ساڵی 1364 کۆچی مانگی ئەڵێ ئەم ساڵ دوو کۆسی گەورەم لێکەوت. یەکێ عەبدوڵڵا بەگی هەورامی کە ئەوی شاعیرێکی دیار و بەرچاو بووە، دووهەمیان کاکە حەسەنە، هەردووکیان لەو ساڵە وەفاتیان کردووە. بەڵێ طبعا مەلا حەسەن ئەوەی کە زۆر گرنگ بێ، ئەویش بەڵێ مامۆسایەک بۆ وەکو مامۆستاکانی تر، بەڵام مامۆستایەکی ڕۆشنبیر، زۆر تەماعی بووە بە خوێندن، ئەوەی کە زانیوێتی بە بەسی نەزانیوە، ینی ئیکتیفای نەکردووە بەوە کە زانیوێتی،
ڕۆیشتووە زیاتر بە شوێن خوێندنە حەزی کردووە زیاتر شارەزا بێ هەرچەند زۆر شارەزا بوو وەزام سەفەرێکی وڵاتی میسریشەکە هەر بۆ بەڵێ بەڵێ خوێندن و ئەچێتە قایڕە پێم خۆشە باسێکی ئەم لێنە سەر ئەوەیش کە مامۆستا مەلا حەسەن چۆن گەیشتووەتە قاهێرە بەڵێ چۆن گەیشتووەتە قاهێرە و چووە بۆ قاهێرە ئەگەڕێتەوە مامۆستا ئەگەڕێتەوە ئەفەرمێ لە کاتێکە لە بانیشار بوو ئەم بانیشارەیە لای خۆمان لەو لای خوڕماڵەوە یەکێ لە دەسەڵاتدارەکانی ئەو سەردەمە لە هەڵەبجە تەلاقی ئەکەوێ بەڵێ مەلاکانی دەوروبەر کۆ ئەبنەوە و پێی ئەڵێن کەوتووە تەلاقەکە طبعا ئەویش مامۆستا مەلا حەسەنیش ئەفەرمێ نەکەوتووە ئیتر ئەبێتە مشتومڕیان ئەبێتە مشتومڕیان ئەم بەڵگەچیە و ئەو بەڵگەچیە و وەرحاصل بانگیەکەنە مەحکەمە و مەلاکان دائەنیشن و مامۆستا حەسەنی ئەچێتە لایەن و بۆیان باسەکە ئەم تەلاقە نەکەوتووە بەو شێوەیە زۆر ئینکاری لەگەڵاکەن ئەویش ئەفەرمێ دوای ئەوە تیان نەگەیەنێ بەو شێوەیە و بەو شێوەیە نەکەوتەوە بۆیان باسەکە بەوە ئیکتیفا ناکەن ئەڵێن ئەبێ ئەم مەسئلەیە ئەم قەزیەیە بگاتە قاضی القوزاتی بەغا بەڵێ باشە کە ئەچێتە قاضی قوزات والحاصل مەلاکان زۆر ئینکارە بن ڕازی نابن بەو دەلیلانە کە ئەچێتە ئەوێ قاضی قوزات پێ ئەڵێت تۆ دوای ئەوەی کە تەبعاً بەڵگەکان ڕۆشن نەکاتەوە قەنەعەتیان پێ ئەکات و دان ئەنێن بەوەدا بەڵێ ئەم تەلاقە نەکەوتووە قاضی قوزات پێ ئەڵێ تۆ زۆر خوێنەواری داوای لێکە کە ببێ بە مفتی ئەڵێ تۆ شایستەی ئەوەی لایەقی ئەوەی کە ببیتە مفتی ئەویش ئەڵێ ئەفەرمێ وەڵی من دەمێکە حەزم لە خوێندنە ئاواتم ئەوەیە بچم بە شوێن خوێندنە ئیکتیفا ناکا بەوە کە قەنەعەت بە قاضی قوزا دەکا کە تەلاقەکە نەکەوتووە قەنەعەتی پێکا کە تەلاقەکە نەکەوتووە پێم وابێ شعریش هەیە بۆ مەبەستە دواتر ئەچینە سەریەکە هەر یەو قەزیەیە بووە شعرەکە شعرەکە لە تەلاقێکی تر بووە ئەم تەلاقێک بووە لەو دیو بەڵێ ئەفەرمێ ئەگەر ئەکرێ لە جیاتی ئەم چاکەیە کە بمکەی بە مفتی و چی و چی بمنێرە بۆ میسر بۆ جامیعەی ئازار بەڵێ باشە لە میسر والحاصل ئەویش تەماشاکە بەم هەموو خوێنەوەیەوە هێشتا ئەوێ بخوێنێ سەری سڕەمێنێتەوە تەمەنیشی کردووە تەمەنیشی هەبووە ئەڵێ زۆر باشە لەسەر خەرجی دەوڵەت حکوومەت من لەسەر مەصرفی حکوومەت ئەینێرێ بۆ ئەزەر بۆ میسر ئەلێرەوە 9 ساڵ لەوێ ئەخوێنێ و 9 ساڵ ئەبێتە ئوستازی جامیعە 9 ساڵ لەوێ دەرسەڵێتەوە ینی زۆر زۆرە ئەمە جێگەی سەرنج و تێڕامانە بەڕاستی لە هەورامانێکی شاخاویەوە وەکو ئێستا نەبووە تەکنۆلۆژیا بەو شێوەیە پێشکەوتوو بێ سێرەکەی گەیشتووەتە ئەو شوێنە بە دوای خوێندنە بە دوای ئەوە کە شتێکی تر زیاتر فێر بێ و لەوێ بووە بە ئوستاز و 9 ساڵ لەوێ ماوەتەوە تەدریسی کردووە لە میسر لە جامیعە الازهر ئەمە زۆر زۆر مهمە بڕاستی بەڵام دوایمانەوەی طبعا ئینسان شعرێکی عەرەبی هەیە ئەڵێ وكم من منزل يسكنه الفتى وحنينه دائما إلى أول المنزل شتێکی وایە بەخواگر عیبارەتەکە ینی ئینسان چەند گۆرانی و لاوانەوە شوێن و زێدی شتی شوێنی جوان جوان ئەلاتەوە بەڵام لاوانەوە و یاداوەری هەمیشە لای ئەو شوێنەیە کە تیا لەدایک بووە جوانە بیری هەورامانیەکەوێتەوەی کرد لەوێت دوای 9 ساڵ پاش 9 ساڵ تەدریس ئەگەڕێتەوە بۆ هەورامان بەزمەوە ساڵم لێرەوە ئەو بۆ
وەکەوەی ئیمامی غەزالی لەگەڵ ئەحمەدی برای ئەڵێ ئێمە بۆ نان و تێرکردنی سکمان چوین بەڵام خوای گەورە ویستی لەسەر بوو کە ئێمە بۆ شتێکی گەورەتر ئاڕاستە بکە کە باوکیان ئەمرێ و فەقیر و لادەکەون ئەڵێم ئەچین لە حوجرەکانە بەڵکو نانێکمان بنێ بەس دوایی خوای گەورە ویستی لەسەر بێ بۆ ئیمامی غەزالی کە وێنەی کەمە لە جیهانی ئیسلامی ئەمە بەستمەوەیە ئەم بۆ خوێندنەچێ بەس وا دیارە لەوێ بێتەوە مامۆستا وا دیارە عالمێکی گەورە بووە بەڵێ عالمێکی زۆر گەورە بووە و تەنها ئەویش نەبووە کەسایەتی تر بوو مامۆستای تری زۆرمان هەبووە بەداخەوە وەکو خۆت فەرمووت بەڕاستی ئەمە بە پێویست و بە لایەقی خۆیان لایەق و شایستە بە شوێنەکەی خۆیان بەڕاستی ڕێزمان لێ نەگرتوون یا قەدرمان نەزانیون با بڵێن ئەگینا کەسایەتی تری زۆرمان هەبووە لەو شێوەیە بەڵێ قوربان هەوای نیشتیمانەدا لە کەلەی و دێتەوە بەڵێ ئیتر شارەزایەکی زۆری بوو مامۆستا مەسەن لە فقه و ئوسوڵ و کەلامدا بەڵام یەک ملاحەزایە لەگەڵ ئەو هەموو شارەزاییە کەسایەتێکی ئەتوانم بڵێم سەربەخۆ بووە وابەستە نەبووە بە هیچ مەدرسەیەکەوە بە هیچ طریقەتێکەوە حتا مامۆستا مەلا کەریم بە ڕەحمەت بێ ئەڵێ مەلا حەسەنی دزڵی لەگەڵ ئەوەش کە شێخانی تەریقەتی خۆشویستۆ بەڵام تەمەسک و وەکو ئەڵێ تەریقەتی لە هیچ شێخێک وەرنەگرتووە ئای مەبەستمەیە نە مەزهەبی بووە نەو خۆی وابەستەی فکرێک لە نەفکرەکانی ناو ئیسلامی یا سونە نەکردووە هەر سەر بە خۆیانە بەڵێ کەسایەتێکی لە فکرە حتا ئەتوانم بڵێم لە عیلمە ینی سەربەخۆ بووە بەڕاستی کەسایەتێکی تەقلیدی نەبووە بەس بە چاولێگەری شوێنی مەزەبەکان بکەوێت ماڵ سالم وەکو لە سەرەتای بەرنامەکەەوە ئاماژەم پێ کرد ئێمە مەلا حەسەن قازی و مەلا و حتا زۆر جار داکۆکی کارێکی سەرسەختی کۆمەڵایەتیانەی میلەتەکەی بووە بەڵام ئەوەندەی مەبەستمانە لایەنی شێعری و ڕەوانبێژی شێعری و مەبەستەکانی شێعری لای مەلا حەسەنی دزڵی ڕوونکەینەوە لەوە چێوەنە مەبەستمان لایەنەکانی تری نەبێ ئەوە بەجێ هێڵین بۆ خەڵکی تر و بۆ شارەزایانی تری بوار و ژیانی مەلا حەسەن پێم خۆشە بچینە لای پارچەیەک لە شعرەکانی مەلا حەسەنی دزڵی بزانم ئەم پارچە شارەی کە جەنابەت دیاریت کردووە چییە و باسی چیەکە و ناوەڕۆکەکەشی ئەگەر بە زمانێک لەوە چ هەورامیانەی قورس نووسرابێ بینەر پێویست دەکا کە بۆی ڕاوە بکرێن وەڵایی لە بواری ئەدەبیاتە یعنی ئەتوانین بڵێن ئەدەبیات و کۆمەڵایەتی تێکەڵ کردووە بۆ نمونە لە نمونەیە لە تەلاق چاکردنەوە لە چاکردنەوەی تەلاقێک پیاوێک خەڵکی منتیقەی خۆیان ئەو منتیقەی ئەو دی و حیوان وشتی ئەبێت بەلا حیوانەکەوت ئەم دوو چتیری ئەبێت چتیر ینی بە هیوای ئەوەیە کە بزێ و یەکی دوو کاریان بێت و ینی ئیوا ئەمەلێکی زۆری پێە بێ ئەویش تۆشەبەرەکەی بەجێڵێ چتیرەکە شتەکانی خۆ دوو کولێرەی پێ بێ کولێرەیەکیان ئەگرێ بەدەم و ڕاکە ئەمیشەکەوێتە سەری زۆر مانوە بێ ئەوە نەمانوە بێ و ناڕەحەت ئەبێ تەلاقە خوا سێ تەلاقە خوا بیخۆی سەر ئەبڕم ئەویش زۆر بێتاقە دەبێت تەوان ینی لە ناڕەحەتی و لە مانوبوونیە زۆری بۆیە ئەو تەلاقە ئەخا بزنەیشی بۆ ناگیرێ کولێرەکە ئەخوا چی بکە سەری بڕێ بیرەکات و ئەڵێ خوایە من خاوەنی شوار مناڵم بە تەمام ئەمانە بزێن کاریان بێت و مستەقبەلی عائلەیەکیان خێزانێکیان لەسەر وەساوە چی بکە والحاصل ناڕەحەت دەبێت تەلاقی بە حسابی خۆی کەوتووە و ئەگەڕێتەوە بۆ لای پرزەکە پرسی مەلا ئەڵێ وەڵا کاکە تەلاقەکە کەوتووە و تەواو ئەڵێن چۆ بۆ لای مەلا حەسەن ئێمەش برا مەلایە پرسیار لەو بکە و ئەویش لای مامۆستا ئەڵێ وەڵی دوو مناڵم لەگەڵ خێزانەکەمە ئەو دوانی بدۆ دوانیش بەجێهێشتۆ بەسەر منا و حاڵێکی وێ وام لێ قەوما و تەکبیرێکم کە مامۆستا حەسەن ئەویش کە بۆی ئەگەڕێتەوە ئەفەرمێ تەلاقەکە نەکەوتووە بۆی باسەکە بۆ ڕوو نەکاتەوە بۆ شێوەیە تەلاقەکە نەکەوتووە ئەویش زۆر خۆشحاڵە بێت تەوان بە ئاسوودەیی و بەختیاری ئەگەڕێتەوە بۆ ماڵۆ بەڵام ئەو مەلایەکەمە کە پێی و تۆ تەلاقەکە کەوتووە ئەمە بیسێ پێی ناخۆشە بێ
کە پێی ناخۆشە بێ جواب بەنێرێ خەبەر نێ بۆ مەلا حەسەن پێی ئەڵێ چی ئەڵێ ئەو هەڵەیەی کە کردوتە خۆت ئیسلاحکە خۆت چاکە ئەگینا وەکو پڵنگ یەم بەگشتە وەکو پڵنگ یەم بەگشتە مامۆستا مەلا حەسەنیش تەبعاً لە ڕووی عیلمیەوە زیرەکترە بە ئەدەبیاتیش طبعا ئەوەی زۆر مهم بووە يعني ئەڵێ كلم الناس على قدر عقولهم بمستوای عقلی خەڵکی توانیوێتی قسە بکە نەچووە مەسئلەیەکی فقهی قورس و گران لە ناو خەڵکێکی عەواما باس بکە نە بۆی سادە کردوونەتەوە بە قسە و بە شێعر بۆی باس کردووە لە وەڵامی ئەم مامۆستا مەلا حەسەن پارچەیە شعری بۆ ئەنێرێ شعرەکەیشی بەو شێوەیە دەست پێەکە ئەفەرمێ طبعا هەورامیە شعرەکە تۆ ڕواسەنی و هەورێشەی حەیزی ئەڵێ تۆ وەکو کەروێشک و ڕێوی وای بە مەلاکە ئاگای عەمر و زەید جە دەیزی و بەیزی ئەڵێ ئاگای لە عەمر و زەید نییە جێ دەیزی و بەیزی شتێ ئەڵێ ئاگای لە هیچ نییە لە هیچ عیلمێک نییە بێ عیلمی بێ ئاگای توێت تۆیش ماشات مەڵڵا و فڵانیش مەڵڵا بەداخەوە تۆ پێ دەڵێن مەڵڵا و ینی مەلا و فڵانیش مەڵڵا ئیتر نازانم ئەو فڵانیە خۆی لە دڵی خۆیەکێ بۆ ناوی نووسیوە ئینە فاجعەن بالله وتەڵڵا بەڕاستی ئەمە فاجعەیە قەسەم بەخوا تەڵڵا باللهی تەڵڵاهی ئەمە فاجعەیە لای من فاجعە نووسراوە فاجعەیەتەوە فاجعە ینی فەزاحەت و بەڵێ بەڵێ ینی شتێکی گەورە و نابەجێ و ئەسمای مشتەرەک گوشکردن وڵات ئەسمای مشتەرەک وەکو حاجی وەکو مامۆسا وەکو مەلا وەکو شێخ وەکو سەید حتا وەکو پێغەمبەرە درۆزینەکانی وەکو پێغەمبەرە درۆزینەکان مەسەڵەن پاش وەفاتی پێغەمبەر ئەمە ئەسمای مشتەرەکی پێ ئەڵێن مەسەڵەن آخر زۆرینە ئەسمای مشتەرەک گوشکردن وڵات تفجە زەمانە نیام دەسەڵات گلەی زەمانەکە تۆ مەلایت و منیش مەلام بێ دەسەڵاتیش من نازانم چی بکەم چی بڵێم ئەڵێ غەڵەت ئیملایی وێت ئیسلاح کەرە ئەڵێ ئەو غەڵەتە ئیملاییەی کە کردوتە دیارە نامەکەش کە بۆی نووسیوە غەڵەتی زۆری تیا بوو وەکو ئیملا غەڵەت ئیملایی وێت ئیسلاح کەرە جا پێسە پاڵنگ هەڵمەتە بەرە اینجا وەکو پڵنگ هەڵمەت بەرە تۆ جارێ بچۆ ئەوە بکە اینجا هەڵمەت بەرە وەکو جوانە جا تۆ کێنی آخر تۆ کێی مەگەر توی ژەنی تۆ کێی مەگەر تۆ ژەی نامە هیچ ئەوە نامەکە هیچ کە ئیملاییان هەمووی غەڵەتە هەر خۆیشە هەر غەڵەتی نامە هیچ حتا وێت غەڵەتەنی هەر خۆیشە غەڵەتی بێژگە لە نامەکە اینجا ئەفەرمێ فەرق و ئینسان و باقی شعورە ئەڵێ فەرقی ئینسان و فەرقی مرۆڤ و ئینسان و شتی تر کە خوا جای کردوێتەوە شعورە هەست بە هەست ئینسان لە شتی تر جیا بێتەوە ئانەیە ماچوو کە جە تۆ دوورە ئەو شتە ئەڵێم کە تۆ نیتە یعنی تۆ شعورە نییە یعنی تۆ جۆرە لە ئینسانیەت ڕۆشتی کە دەدەرەوە بەڵێ هەزار ده هەزار هەزارە کەرە ئەڵێ هەزار و ده هەزار و چەندهای تر هەزار بژمێرە ئان نەتەر بارە ئەوەنەی تریش بێنە بیخەرە سەری ئیزافەی کە ئیزافە کەرە اینجا مسلمان فرەن چینەیش فرەتن مسلمان زۆرە و لەوەی زۆر زیاترە خەرەفیای نەزان مەڵای بوڵ بەسەر هەی کابرای خەڵەفاو مامۆسای بوڵاو لەسەر گرد و ئیسلامی ئینە کارشە ئەڵێ هەموو مسلمانان ئەمە ئیشیانە یا هەر وڵاتێ ئینە بارشە یا هەموو وڵاتی ئەمە بار و بارودۆخی ژیانیەتی عێراق و مەککە و مەدینەی گوزین میسر و دیمەشق و شام و فەلەستین ئەفغان و ئێران هند و پاکستان ئافریقای سیا و تا مەغۆلستان تەلاق شاگنۆ بەتڕە بزا بەتڕ و بزا بەڵێ بەتڕە بزا یا پەی خەپلێەوە تەلاقی وزە ئاخر چۆنە بێشتیوە ئەم هەموو میلەتە بۆ خەپلێ وەکو ینی بلاتەژمی چۆن بزنێ ئەتڕێ بەتڕی بزنێ تەلاقێ بکەوێ ماڵێک کاول بێ ماڵی وێران بێت ماڵ سالم کاک ئەحمەد بە ڕەحمەت بێ باسی تەلاقی بازاڕیەکە دکتۆر مستەفا زەڵمیش بە ڕەحمەت بێ شتێکی یاوای هەیەیان ئەڵێ کابرا لە چایخانەیەکە لەسەر کیلۆیە تەماتە لەسەر 250 چایەک لەسەر هەر شتێکی سیاسی و ئابووری لەگەڵ کەسێکی ترا بێ بە شەڕ و ئاژاوی بۆ ئەبێژنە داماوەکە لە ماڵەوە باجەکەی بدا خۆی مامۆستا ڕیاض من خۆت ئەزانی نە مفتی نە قازی نە بڵێن بەو شێوەیە
بڕوانامەیەکی وام هەیە بەڵام یعنی ئەم مەجالە بەڕاستی ئەتوانم بڵێم ئەگەر بێئەدەبی نەبێ لە تاریخی ئیسلامیە مامۆسایان کەمتەر خەبوون لە شتێکە ینی زۆر سێرە بۆ ئەبێ نیکاح عقدی زەواج ئاخر عقد لە سێ پیت پێگاتەوە عەقڵ و عەقد و ئەمانە یەک ڕیشیانە ینی عەقڵ بۆ پێڵێن عەقڵ ئەو ئینسانە ئەفەرمێ مامۆسانەسە ئەفەرمێ ینی لە غاوکردنە عقد طبعا عقد ینی گرێبەست ئەم گرێبەستە ئینسان کە ئەڵێ ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله ئیتر گرێبەستێکە لەگەڵ خوا کردوویەتی نابێ ئەم گرێبەستە بکاتەوە بیشکێنێ ئەم گرێبەستی نیکاحیش کە پێ ئەڵێن عقدی نیکاح میثاقا غەلیزە ئەویش میثاقی غەلیزە ئەویش هەرێک گرێبەستێکە مەسەن فەرمانێکی توندە عقل ئینسان ئەگەڕێتەوە لە کردەوەی ناپەسەند ئەی بەسێتەوە وای لێ ئەکا سنوورێکی بۆ دائەنێ کە کردەوەی ناپەسەند دەکە ئەو عەقدەیش ئەو ئینسانە ئەبێ وابەستە بێ پێیەوە بۆچی لە کاتی نیکاح و عەقدی زەواجە ئەبێ دوو شاهید و وەلی و چی ئەمانە هەمووی حاضر بن هەردوو کەس دوو تەرەف هەردووکیان ئامادە بن گوێیان لە یەکتری بێ اینجا عەقدەکەدا ئامەزرێ ڕەزامەندی تەواو بۆ هەڵوەشاندنەوەشی هەروەها بۆ هەڵوەشاندنەوەشی هەر بەو شێوەیە هەڵوەشە شوانە لاتەکە بۆی نییە لە دەشتا حکم بەسەر ژنەکەی نەک شوانە لە هەر کەسێکی مەبەستمەوەی هەر کەسێ لە دەرەوە نابێت تەلاق ئەو کاتە ئەکەوێت ئەو دیسان ئەو مەجلیسە حزوری هەبێ زۆر باشە با بچینەوە لای بەڵێ اینجا ئەفەرمێ هیچ جۆرە تەلاق ئەوە تەلاق شاگنۆ ئەو تەلاقیان بۆ شێوەیە بکەوێ هەر کابرایە زۆری بێت ئەمە وڵاتانەی هێنا بەڵێ ڕقی هەڵسێ بۆ شێوەیە شتێ بێ بەدەم یا ئیتر ژنی داما و لە ماڵەوە بێخەبرێ بە تەلاقی بکەوێ ماڵی کاول بێ مناڵ هەتی و بکەوێ ئەخ چۆنە بێشتیوە ئی جۆرە تەلاق ئی هەر بازارە ئەڵێ ئەم جۆرە تەلاقە ئەم دوو لە ڕێ و بینەران و بیسەران ئەم کەر بازارە عراپەی دینی ئیتر وازبارە بەڕاستی ئەمە عیب و عارە بۆ دین واز بێنە تەلاق چۆن ئاواکەوێ شەرعەن تەلاقە بەتڕێ بەند بوو ئەگەر تەلاق بەتڕێک وەکو ئەوە بەند بێ دامەزرا بێ مشۆ ئیزدیواج ئوسوڵەن لەنگ بوو ئەبێ ئەسڵی ئیزدیواج هەمووی لەنگ بێ مۆلەق بێ ئەخر چۆنە بێشتیوە جوانە قەسەم کەلامە ئەڵێ قەسەم چییە تۆ ئەگەر مەبەستە قەسەم بوو قەسەم کەلامە زاتەن سیفاتە نەبێ قەسەم بە زات و سیفەتی خوا وەڵڵاهی بیللاهی تەڵڵاهی ئەمەیە قەسەم نەبە تەلاق و بەلات و مەنات نەتەلاق قەسەمە بەلات و مەنات تەلاق ئەبێتە سوێن خواردن تۆ کەیجە قورئان حاڵی تا یارۆ ئەڵێ تۆ کەی حاڵیتە لە قورئان کەی حاڵی ئەبی لە قورئان یارۆ بە مەلاکە ئەڵێ چن مەرحەلەی ماپەرێ مژمارۆ قورئان حاڵی بە بچۆ سێری کە بزانە چەند مەرحەلەمان بۆ ئەژمێرە اینجا تەلاقەکەوێ جوانە ئیمساک بە مەعروف تەسریح بە ئیحسان تەماشاکەرە قورئان بچۆ سەیری کە ئیمساک بە مەعروف و تەسریح بە ئیحسان خۆ ئەمە قورئانە تۆ قورئانە خوێنەوەتەوە خوێنی تۆ بچۆ سەیری کە خۆ ئەمە قورئانە قسەی من نییە تەسکن و زەوجەین بگێرە نەزەر ئەڕێ هێوربوونەوە و ئالوودەبوونی ژن و مێرد بە یەکەوە سەیری کە بێنەر بە چاوی خۆت ذەکەر و ئونسا چێشە جانەوەر ذەکەر و ئونسا مەگەر چییە جانەوەر بە مەلاکە ئەڵێ جوانە أبغض الحلال طلاق عند الله ما بس إلا فرمايشتكية كأفرمي أبغض الحلال عند الله الطلاق سادة ما جيرة بنامي الله هروا سادة سيري مكة بنام ملا بأساني وبسادة سيري مكة ليه ورد بروا زانا بوشي أواي فربوا إتر لروا دير كتري هي بداخل عليك جاوته ما وساواي نسيوا على شيني سادة تر بواچ و پەی تۆ ئەڵێ لەمە سادتر بە تۆ بڵێم پەی تۆی بێسەوات جەدین ڕەنجەڕۆ بۆ تۆیەکی نەخوێنەواری عەوامی ناحاڵی کە لە دین ڕەنجەڕۆی هەرچی کردووە هیچ لێ حاڵی نەبووە چونکە تا ئێستا لەسەر بنەمای جەهل تەواو حکومت داوە بەسەر ئەو خەڵکە
ڕیش شەرمە و قەومی تاوان دوور و درێژە شارەکە نازانم ئیتر مەجال هەبێ ئەو کاتەی مەبەستەکەمان بداتە دەست ئەچین ڕیش شەرمە و قەومی گلێرێ باوە الحاصل بە معنای شارەکەڵێ پێی کوڕەکەیشە ژەنێ وێزاوەڵێ ڕیش شەرمە و قەوم هەمووی ڕیشپی و ئەمانە هەمووی کۆبنەوە چیەکەن تاوەکو ئافرەتێکی مناسب و گونجا و چاک بۆ کوڕەکەیان بدۆزنەوە دوای ئەوە ئیتر ئەم ئەپرسێ و ئەو ئەپرسێ و پرسی فلانەکەن و ئەوانە والحاصل دوور و درێژ شارەکە یەتە سەر ئەوە ئیتر هاتوچۆ هەیە و مانوبوون هەیە و دوای ئەوە ئیتر گەلەکردن بۆ درەوکردن و بۆ خزمەتکردنی ئەوسا کە هەر بووە و جوودکردن و نازانم بەزستانە ماڵینی بانەکان هی بەفر ماڵینی بانەکان ئەمە هەمووی چوەتە خانەی خزمەتکردنی ماڵی خەزورانەوە ئەو کاتە وا بووە وەکو ئیسە نەبووە ئەمە هەمووی هەبوو ئەو کاتە ئیتر هەدیە بردن بۆ خەسوو بۆ خەزورە و بۆ کێو ئەمانەی هەمووی هێناوە ئەڵێ دوای ئەم هەموو شتە تا وای لێ ئیتر زەمینە سازە بێ بۆ ئەوەی بووک بگوازرێتەوە و ببێتە هاوسەری فلانە کەس باشە ئیتر باسی ئەوە کاکە ئەبێت دوو شاهێدە بوو خۆی تەقلیدی کێکەیتەوە ئەوە ئەو شتە ئینانەکە بوون والحاصل ئەسڵی دین ئاوای و فەرعی دین ئاوای و باسی ئەکا زۆر دوور و درێژە بەرحاڵ ئەفەرمێ ئەنکەحت زەوەج هەزار قیل و قال هەزار قال و قیل نکاح لازمە بە هەزار دەلی ئیتر ئەمانە هەموو ئێنێتەوە بۆ شێوەیە نکاح لازمە و نکاح جاری بی و کریا پاپاوان پێبووک بەڵێ یا خڕخاڵ کراوەتە دوو معنایە توانی مەبەستی ئەو بێ هەورامی ئەوی پاوەی و پاوەی و پاوەنیش بەربوو خڕخاڵ و بەربووکی ئەمی احتیمالە مەبەستیشی ئەوەیە کە وەختی خۆی خڕخاڵیان کردوتە قاچیان ئەوەی هەبووە ئیتر لەوانەیە هەردوو معنەکە بگرێتەوە بەرحاڵ ئەڵێ جا ئیتر یاوە نۆبەی زەماوەن ئیتر نۆرەی ئەوە هاتووە زەماوەن بکرێ هەڵپەرکێ بکرێ کە فڵان ئیزدیواجەکە باشە ئەڵێ طبعا ئەمە بە چەند دەردی سەری قەرز و هامسایە سەلەم و حاجی ئەڵێ قەرزی هاوسەیان و لای مام حاجی سەلەمکردن و ئەڵێ زەما کێشژمێ هەر پێسە تانجی زاوا ئەوەنە ئێڕەتێنن ئەوەنە ئێڕەتێنن قەیباری کە بێ وەکو تانجی لێ سالمەوەی بڵێ ئەمە بەرەنجامی حکمی هەڵەی کەسێکە بەڵێ بەردێک نەزان بخاتە چەمێکەوە ئەو هەموو زەحمەتە ئەو هەموو خزمەتە ئەو هەموو مانوبوونی زاوا و کەسوکاری زاوا بەو شێوەیە ماڵی مناڵ سەرگەردانە بێ لەولاوە ماڵ و مناڵ بۆ شێوەیە سەرگەردان بێ ئافرەتی داما و بێخەبەر بێ ئاگا تەلاقی بکەوە بچێتەوە بۆ چۆنە بێشتیوە والحاصل طبعا باسی شایە کاکا و ئیتر هەڵپەرکێ هەیە و گۆرانی هەیە و والحاصل یەت ئاخرەکەی یەت ئەفەرمێ تا ژیانێکی تازە دەست پێ ئەەکەن و خێزانێک دروست ئەبێ والحاصل ئەفەرمێ بەڵام لەگەڵ ئەوە ئابە شێوەیە تەلاقی بکەوێت و ئیگت بەزمە و ئیگت جەنجاڵە بەتەڵاقێ ئیتر بەتاڵە چۆنە بێ کاکە باش دای شۆریەوە دەستەی خۆش بێت هەموو شتێ بەتاڵ بێتەوە چۆنە بێت هەڵ بۆشێتەوە چۆنە بێتیوە زارۆڵە وەیوانم ئەڵێ مناڵەکان وەیلان بن سەریان لێ بشێوێ ژەنی سەرگەردان ژنی داما و سەرگەردان بێ ماڵی وێران بێ چۆنە بێ بەدەم ترایە یانە بۆ وێران لەبەرەوەی کابرا دەمی وای لە هاتووە و شتێکی کردو ئیتر ماڵ کاول بێتەوە هەموو شتێک کۆتایی پێبێ نابێتیوە ئینەت گەڕەکە مەڵای نامەڵا ئەڵێ ئەمەد ئەوێ مەلای نامەلا بێ ڕەحم و ئینساف لێ وای بەرەڵا هەی بێ بەزەیی هەی بێ ئینساف هەی بەرەڵا ئەڵێ لە ئەخیر و ئەمە زۆر خۆشە جا ئەڵێ بەم وەزعەوە تۆ ئەتەوێ بێی من ئیسلاح بکەی خەیاڵتە حەسەن ئیسلاحەکەری یعنی بەو بەرنامەوە ئەتەوێ بێی من ئیسلاحکەی بە کوردی ماچوو بەخوا زۆر کەری ئەڵێ بە کوردی پێ دەڵێن بەخوا کەری تەمام سالم عیزەتی نەفس و شکۆمەندی مەلا حەسەنی دزڵی بەڵێ وەکو لە پێشەکەکەیە نمونەیەکم بە هاوڵی بەرزی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبوو موسای ئەشعەری هێنایەوە و مەلا حەسەنی دزڵیش یەکێک لە تاقە بەیتە زۆر جوانەکانی من هەڵۆی لووتکەی بەرزی داڵانیم هەرگیز وەک قاڵاو ناکۆمە چینە ینی ئەمە نیشاندەری شکۆمەندی و عیزەتی نەفس و وەکوڵێ پشتکردنە دەسەڵاتدارانی ڕۆژگار بوو لەلایەن مەلا حەسەنی دزڵیەوە من پێم خۆشە باسی ئەمە بکەین وە ئەو
شعرە بۆچی وتراوە چونکە شعرێکی درێژە وا دیارێکێ لە دەسەڵاتدارەکان پێم خۆشە لە زاری جەنابتەوە ئەوە هەم شعرەکەش وەم بە سەلاتەکەش وڵی ئەوە طبعا عیزەتی نەفسی مامۆسا وەکو ئەوەی کە خۆی دوور گرتووە لە دەسەڵات و لە دەوروبەری دەسەڵات لە کاتێکا کە زۆر 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 پێویستی بە بواری لایەنە مادیەکەی هەبووە چونکە گوزەرانی زۆر سەخت بۆ مامۆسا بەداخەوە والحاصل مامۆسا کاتێکە لە تەلاق چاکردنەوەیەکی ترە تەلاقێکی تر چاک کاتەوە و مەجلیسی بۆ ئەگرن و والحاصل ئەمە لەلایەک و لەلایەکی ترۆ بازێشتی کابرایەک ئەگیرێ باسیەکە نامەیەکی عەرەبی ئەنووسێ بۆ دەسەڵاتدارێکی لێپرساوێکی جێشی عێراقی شتی کابرا ئەوە نامەکە نامە عەرەبیەکە بە بەلیغانە ئەینووسێ ڕەوان بێژانە ئەینووسێ زۆر معجەبە بێ پێی شتەکە بەرئا کابرا شتەکەی ئەباتەوە زۆر پێخۆشە بەڵام ئەڵێ داوای ئەمە کاکە بۆی بێن کە ئەچێت ئەڵێ تۆ پیاوێکی زۆر خوێنەواری چی ئەڵێ بامل بۆ بکەم حەت چی ئەڵێ بۆ دەکەم ئەکەم بە قازی ئەەکەم بە چی ئەڵێ بۆ دەکەم ئەڵێ ئەو تەبەن هەر خۆی دوورەگرێ والحاصل لەوەش خۆی بە دوورەگرێ و نەجاتیە بێ بەڵام ئەو شعرەی کە جەنابەت باسیەکەی طبعا شعرێکی زۆر زۆر مهمە ئەو کاتە ئینگلیز کاربەدەست بوون دەسەڵاتدار بوون لەم منتیقەیە مامۆسایش گوزەرانی سەخت بووە ناخۆش بووە ژیانی زۆر ناخۆش بووە بەڵام لە گەرمەی ناخۆشی ژیانیا سەختی ژیانیا با گوێ بگرین بۆ مامۆسا کە کاتێ داوای لێکا بێت چیت ئەوێ ئەدەمێ ئەتکەم بە سکرتێر ئەتکەم بە چی بزانین چۆن جواب بهاتێ ینی ئەو دەیەوێت دینەکەی بفرۆشێ و لە بەرامبەر دنیا بدا بە مەلا حەسەن بەتاکید خۆ ئەوان ئەوە بەرنامەیان بوو هەر بەڵێ ناچن کەسێکی سادە و ساویلکە و نەخوێنەوە پێگەیەکی سیاسی و کۆمەڵایەتی و دینی و ئاینی نەبێت لە کۆمەلگا نزیک نیکوەنە ڕوو لەو بنێن نە ئەو کەسایەتیانەیانەوێ نزیک بنەوە لێیان لەبەرەوە ئیسیفادەیان لێ بکەن چونکە ئەو شوێنی کەوت خەڵکەکەیش بەگوێ ئەوەکە جوان مەسئلەی عیزەتی نەفس و خۆ دوورکردنەوە لە دەسەڵاتداران و دەوروبەری دەسەڵات و نەخەڵەتان بۆ ئینگلیز بە زرخ و برخی دنیا و بە دەسەڵات و خۆشگوزەرانی هیچ کاری تێ نەکردووە طبعا یەکێک لە دەسەڵاتدارەکان کە ئینگلیزە بێ زۆر محاولەکە زۆر هۆڵە کە نزیک بێتەوە لە مامۆستا ئەنێرێ بە شوێنیا کە بچێ بۆ لای بێ بە مدەڕێسی تایبەتی بێ بە قازی وە هەموو شتێکی قبول بووە بۆی بکە بە مەرجێ لێ نزیک بێتەوە بەڵام تەبەن زانیوێتی کە ئەم زۆر خوێنەوارە بەڵام بە تایبەتی پێویستیشی بووە کە ژیانی بگۆڕێ و ئیتر لەو شەرمەسەریە ڕزگاری بێت و ژیانی خۆش بێت ئەفەرمێ بە پارچە شعرێ وەڵامی هاتەوە ئەمەش پارچە ساڵ بزانم ئەو دەسەڵاتدارش دوور بێ لە ڕووی جەنابەتی بینەر سەگی ڕاگرتووە بە تاکید ئینگلیز بووە ئەڵێ ئینگلیزی ئەو کاتەش و حتا ئیسەیش هەمیشە سەگێکیان پێ بوو ینی ئەڵێ حتا لە نامەکە وام بیستووە من نازانم لە شوێنەکە گوایە کە بێ تا ڕادەیەک ئیتر سەگەکە بە دیوەخانە هاتووە بەسەر کۆشی میوانەکانە ڕۆشتووە و بەڵێ ئەمیش بەم پارچە شعرێ وەڵامی هاتەوە ئەفەرمێ باسی کابراکە کابرای دەسەڵاتداری ئینگلیز بەڵێ ئەڵێ سەر وەک مەسینە سەگ لەسەر سینە ئەمە تەمان سۆرانیە وابزانم باسکردن و معناکردن ناوێ الخەبیثات للخەبیثین ینی پیسەکان بۆ پیسەکان ئاەتی قورآن بەڵێ ئاەتی قورآن پیسەکان بۆ پیسەکان آخر کام ئینسان دەسە برای سەگە ئینسان چۆن نەبێتە دەسە برای سەگ هەمیشە سەگ لەگەڵیا هاودەمی بێ ڕەفیقی تانجیم پێ ناشیرینە ڕەفیقی تانجیم پێ ناشیرینە هەر کەسێ سەگی کرد بە هاوخوانی ئەوە نۆکەری ئینگلیسینە نەترساوە زۆر مهم بووە قدرەت و سەروەت جاه و جەلالات پێشکەش بەوانەی پێیان شیرینە وا دیارە پێیان ئەمەیان خستۆتە بەردەست بەڵێ قدرەت و سەروەت پێیانتە بەر چاوی کە ئەڵێ من نەمویست پێشکەشیوانی پێشکەشی ئەوانە بێ سەد تفول لەعنەت
لە قوربان زۆر پێی ناخۆش بە قوربان لە ئاغا فەرمووی یەکجارم خینە هەر ئاغا فەرمووی و ئاغا وای وت و ئاغا ئەڵێ یەکجار خینم لێ خۆم زەلیل ناکەم بۆ فلس و دینار ئەویش لە سایەی عزەتی دینە يعني الله دينكم رم بينا نحن قوم أعزنا الله بالإسلام مهما ابتغينا العزة من دون الإسلام يا من غير الإسلام أذلنا الله أو فرماية حضرتك عمر شن مهمة أما تابعي أو بوبوية خۆم زەلیل ناکەم بۆ فلس و دینار ئەویش لە سایەی عزەتی دینە پێم خۆشە نانی جۆی ڕەشی عەباڵ دۆینەی خەدیجە و فاتە و جەمینە ئەڵێ ئەمانەم پێ خۆشترە تا شتیتر کاڵە و کڵاشی ساختی هەورامان نایدەم بە قۆنرەی چەرمی مەکینە ئیسلام و عزەت علم و کەرامەت کورد و شەرافەت ڕەسمی دێرینە چۆنە بێوانم لەبیر بچێتەوە من هەیهوو چەند دوورین من و نۆکەری ئەمەش هەر جۆرێ کاسە لێسینە شتی وا بۆ من ناشێت سەلام سەیدی وێرمەنە دینار خویەکی پیس و زۆر ناشیرینە سەلام سەیدی و گەورەم و داوای پارەکردن وێرمەنە ینی بێنە دینارم بەرێ ئەڵێ شتی وا لە من ناوەشێتەوە کوردیش ئەڵێ وێر نییە بەڵێ وێر نییە وێرمەنە دینار یانی بە تورکیە وابزانم خویەکی پیس و زۆر ناشیرینە ئەڵێ ئەمە کەی خووە ئافەرمێ ناکەومە پینەی درۆی ئاغایان بەناحەق پینۆپەڕۆی درۆی ئاغایان بکەیت کەوش و کراسی خۆم ئەەکەم پینە چیم هەیە ئەوە پیداکەمەوە لە بەرەکەم فەخرە بۆ من آخر من قورئان وا لەسەر سینەم الطیبات للطیبینە مامۆستا جوانکاریەکی زۆر جوان لە دێڕی یەکەمە خەبیثات للخەبیثینە سەر وەک مەسینە سەگ لەسەر سینە الخەبیثات للخەبیثین هەمووی جوانکاریە و وەزن و قافیەکی تەواو لێرەشدا فەرمێ آخر من قورئان ینی بەعکسی تۆوە قورئان لە سنگمایە لە باتی بلاتەبی لە باتی سەگەکە من قورئان لە قورئانە فەرمێ الطیبات للطیبات ئەوەش جۆرێک لە شانازی بەخۆکردنە ینی لووتکەی ئەدەبیاتە بەڕاستی ئەمە ئەو پەڕی ڕەوان بێژیە بەڵێ جا لێرە ئەو شێعرەی کە فەرمووت من هەڵۆی لووتکەی بەرزی داڵانیم هەرگیز وەک قاڵاو ناکەومەچینە آخر هەڵۆ ینی تەجربە کرەوە هەڵۆ شتی مردارەوە بوو لاکە تۆپی و ناخوا خۆی بە بەرزایی چەند هەزار مەترەوە ش دەکاتە چاو ئا بەسەر یا بەزوونیە ئیگرێوەی خوا شتی تۆپی و لاکە تۆپی و ناخوا هەڵۆ شتی فرێژە خوا فرێش ئەڵێ من وەکو هەڵۆ وام تااقەتی ئەو سڵکا و خواردن و کاسە لێسین و ئەو شتانەم نییە من ئەڵێ چی هەرگیز وەک قەڵاو ناکەومەچینە چی وا ناکەم حەسەڵاویش بەعکسەوە خەریکی شتی پیس خواردن و لەناو ڕێخی مانگا بەڵێ شامیشە شتی پیزەخوا حەسەن بۆ مەقام نۆکەری ناکە لەبەرەوەی مەقامێک و پلۆپایەکی دەسەڵاتم دەستکەوێ بم بنەوەکەر واز لە دینەکەم بێنم شتیوان ناکەم شتیوان نییە لە فەرهەنگی منە لە بەرنامەی منە شتیوان نییە 100 جار ڕیامە ئەو جۆرە ژینە ئەڵێ معنای هەموو کەس زانەیە ینی چی ئەڵێ گوو لەو ژینە بێت کە ئاوا خەڵک ئاوا دەستیەکەوێت خۆش گوزەرانترین کەسە جا یەکشت زۆر مهمە بەداخەوە من چوومە دزڵی چوومە سەر مەزارەکەی مامۆستا حەسەنی دزڵی ئەم دێڕە شیعرە من هەڵۆی لووتکەی بەرزی داڕانیم نووسرا بوو لەسەر کێلەکەی هەرگیز وە قاڵاو ناکەومەچینە زۆر بەداخەوە ئەم دێڕە شیعرە کوژا بوویە پرسیارم کرد لە ئەهلی دزڵی کاکە ئەمەتان بۆ کوژانوەتەوە وتی وەڵی ئەمە دەسەڵاتدارێکی ئێسە کە هاتووەتە ئێرە وعدی یاوە خەرجی هەڵبەستنی مەزارەکەی بگرێتە تۆ کە هاتبوو ئەوەی بینی بوو وتی ئەگەر وتبووی ئەگەن ئەوە نەکوژێننەوە من پاشەکشە ئەەکەم لە کولفەکەی ناشمەژەر کولفەکەی ئەمە من خەڵکی دڵی خۆیان بۆیان گەڕام بەداخەوە قوربان کاتی بەرنامەکەشم زۆر کەمی ماوە بەڵام وێزگەیەکی تری گرنگ ئێستا دێمەسەری وتارەکەی ڕۆژی جمعای خوڕماڵیەتی کە بەڕاستی زۆر جوانە ئەوە نووسراوەتەوە وەختی خۆی فەقیەکان بەڵام لێرەدا جۆرێ لە جۆرەکان ئەیەوێ دەرزێکی مەلا و واریس و میراتگرانی پێغەمبەردا بدا صلی الله علیه وسلم ینی پێیان ئەڵێ ئێوە هاتوون ئەرکێکی پیرۆستان لەسەر شانە ئێوە میراتگری پێغەمبەرن صلی الله علیه وسلم نابێت لە دەرگای دەسەڵاتدار و حیزب و دەوڵەمەند و خۆ بە شتزانەکانە بسوڕێنەوە و هەمیشە خەریکی ڕووپامایی و ماستاوچێتی بن ینی ئەگونچێ ئەمە تا ڕادەیەک
کەتەلۆکێک بێ یا ڕێنیشاندەرێک بێ بۆ مەلایەن و زانایانی ئیسلام لە کوردستان و لە تەواوی وڵاتانی تر. ئەو وێزگە گرنگەی وتاری جمعەی جارێک لە خوڕماڵ وتارێکی جمعەدا من خوێندمەوە زۆر جوانە و لەوێشدا کەسایەتێکی بەهێز هەست پێکرێت لەسەر مینبەری پێغەمبەر صلی الله عليه وسلم. والله ئەوە تاوان ئەو لە بانی شارە بێ جمعە بێ یە لە خوڕماڵ جمعەکە لەو کاتا ئیمام جمعەی خوڕماڵ حاضر نابێ ئەو جمعەکە کات و خوتبەکە بەڵام کە لە خوتبەکە بەڕاستی شتێکی زۆر زۆر مهم کە دەست پێەکە بۆ ئاەتە دەست پێەکە يا أيها الناس أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى باسێکی ئەماکە کە ئێمە هەمووان لە نێرومی خوا دروستی کردوین و هەمووان وەکو ئین ئەکرەمەکم عند الله یەتقاکم هەموومان وەکو یەک واین هەموومان بەندەین ئیتر لێرا بوارێک مەجالێک بۆ ئەوە نامێنێتەوە کەسێکی تر بێت و بێتە وەسیتێ لە بینی ئێمەوی بەندە و خوا ینی زۆر زۆر مهم بووە هیچ پێویست بۆ ناکە ینی بۆ ئەم خەڵکە ئەبێ وا فێرکراون قوربان ئێوە نەجیبن و ئێوە گەورن و ئێوە ئاوان و ئێوە ئاوان و ئێمە حتا عیبارەتی خراپ بەکارات و ئێمە نەوکەرین و ئێمە سەگی بەردارگاکاتانی و ئەفەرمێ ئەمە ئیتر ئەبێ کۆتایی پێبێ. بەڕاستی من زۆر معجب بووم بەوەی کە مامۆستا مەلا حەسەن ئەتوانم بڵێم 70 ساڵ پێش زەمەنی خۆی کەوتووە 70 ساڵ هەنی هەر بە وێنەی یەکێکی وەکو دکتۆر مستەفا ئەویش چۆن مەسن پێش زەمەنی خۆی کەوتووە ینی ئێستا لەو کاتا ئەو مازیشتی نووسیوە لە مەسەلەی تەلاقە لە مەسەڵەی میراسە حتا لە گۆڕینی بەعزێ ئوسوڵە مەسەن بۆ نمونە ئەوەیە دکتۆر مستەفا ئەفەرمێ تتغير الأحكام بتغيير الزمان والمكان والحال نية تتغير يعني تغيير يعني للريشة أي قوري أو أفرمي لا أما هلايا أصولية كان كدويا أبي بلي تتبدل الأحكام لحالك أقوري بو حالتي كتير نك تغيير ريشي أو زور مهمة يعني أم فكرة من معجب بالدكتور مصطفى بمامۆستا مەلا حەسەن لەگەڵەوە کە مامۆسایەک بوون دەرچووی حجرە بوون بەڵام لە عیلمی فەلەکیاتە لە عیلمی طبیعیاتە ینی شارەزایەکی زۆر لە عیلمی عەقیدە ینی تۆ ئەم خوتبەیە زۆر تەرکیزی کردووەتە سەر ئەوەی کە ئێوەیش لەگەڵ شێخ و مامۆستا و سەید و فڵان هەر هەمومان بەندین وإذا سألك عبادي عني فإني قريب ئیتر أجيب دعوة الداعي مثلا لا فرق بين العربي ولا عجمي إلا بالتقوى هیچ پێویست بە وەسیط نەکە نعوذ بالله یەکێک لە سەحابەکان کە ئەفەرمێ بە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام ئایا خوای ئێمە دوورە بانگی لێ بکەین یان نزیکە بە سرتە قسە بکەین بە قسەی لەگەڵ بە هێواشی ئەمە زۆر مهمە کاکە من وەسیتم بۆ چییە مەسەن سێرکە طبعا ئەوەی زۆر مهم بووە ئەم خوتبەیە تأكيدي لسر أوك دوت أوك إتر بسيتي با إنسان بندي خوابه بندي حتى ما وصله من أمره خطبة بو إيوه أخوانمو إيوه نخوانوارن بلام دلتان برا لإيمان واتا إيمانيش بيويستي با دور كوتنوي لجهلو وكوالي كاركردن بعلم بله جاء أم خطبة براسي سكاتك النما وهل بالشعريش شعرك لو باري وداءني طبعا هنا كا إشارة فيها كات دور درير شعرك والله كاتك النما بيان علين بلام حتى قليل عندي كسياتي وشخصيات ذكاء وكبلي كريقتان ونكدوا ويتر كاتي وات وتبلكتان ليدن وبرو فلان بقرنا ويان دست خوش بقلبان اگر 2 دقيقة كاتم بيته 2 دقيقة والله زور 2 دقيقة دي بخوان لك زور ضروري لك وتايا من أرى وانا أغلم بداخەوە کە وەکو خۆت فەرموود لە سەرەتاوە ئێمە قەدر و ڕێزی ئەم کەسایەتیانە نازانین مامۆستا مفتی پێنجوێنی یەک شیعریەیە ئەفەرمێ باسی ئەوانە ئەکا کە وەفاتیان کردووە ئەفەرمێ پیاوی گەورەمان نایەتە بەردڵ هەتا ئەو ڕۆژەی ئەچێتە ژێرگەڵ ئەوسا بۆ یەگرین بە گیان و بەدڵ قەبرەکەی ئەەکەین بەڕێحانە و گوڵ بەڕاستی ئەمە زۆر مهمە يعني بو يسبب هندێک لەی لە مامۆستا مەلا حەسەن کەن گوایە لە کۆتایی ژیان یا قاپێکی بەدەستەوە بۆ لە بەردەمی ماڵی مەحموودخانە و چووە بۆ شۆربا و محتاج بۆ ئەی کاکە قسووری ئەو چییە لێرە من بۆ گلەی مامۆستا مەلا حەسەن بکەم ئەوە قسووری ئومە ئیسلامیە کە ئەهلی کە شورا نەما کە ئەهلی حەل و عەقد نەما کە سوڵتەی ئیسلامی نەما کە خەمخۆرێک بێت بۆ ئەو خەڵکە بتايبتي أهل السنة أهل السنة بتايبتي يرفع الله الذين آمنوا والذين أوتوا العلم منكم درجات
کاکە ئەمانە لە خەڵکی زیاتر بێ ڕێزیان بگیرێ بەداخەوە هیچ پێگەیەکیان نەبووە وەکو چۆن خانەیە هەیە بۆ بەسەڵاتوان ئەی بۆ خانەیە نەبێ بۆ عالمەکان کە لە کەوتایی ژیان بۆ حەزەتی عومەر جوولەکەیەکە بینێن لە گەنجیا سەرانەی یاوە بە دەوڵەی ئیسلامی دەولە ئیسلامی کاتێک کە بە پیری ئەیبینێ و سوالەکە ئەفەرمێ ئەمە چی ئەڵێن وەڵا تا گەنج بوو سەرانەی ئەداینێ ئیسە ئاوا دەستپانەکاتەوە خانەنشینی ئەو دایهێنا ئەمری کرد خانەنشینی بۆ بڕیەوە لە بەیت المال زۆر باشە ینی ئەمە زۆر زۆر مهمە بۆ ئەمە ئیسلامی خەمێکی من تێر ناخۆم لە قسەکان و لە خزمەت مەلا حەسەنی دزڵی مەزن و مەرحوم هەزار ڕەحمەتی خوای لێبێ و زۆر زۆر سپاس دەکەمەوە سالیان بینەرانی عزیز و خۆشەویست ئێمە ئێستا لە دامێنی لووتکە هەڵکەوتووە بەرزەکەی داڵانین ئەو لووتکەی کە مەلا حەسەنی دزڵیە فەرمێ من هەڵۆی لووتکەی بەرزی داڵانیم هەرگیز وەک خاڵاو ناکەومەچینە بە ئومێدیەوەی کە خی گەورە پلەی ئەو بەرزکاتەوە و پاداشتی ئەمەش بداتەوە کە بووینە کڵاو ڕۆژنە و دەواازەیە بۆ زیاتر ناساندنی ئەو کەسایەتە و ئێوەش چێشتان هەم لە باسکردنی ژیانی کەسایەتی مەلا حەسەن و ناوەڕۆکی ئەو شارە بەهێزانەی وەرگرتوێت تا بە یەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێهرەبانتان نەسپێرم خواتان لێ.